بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. تفسير سورة الواقعة قيش لآيات سلويك لآيات كان بيشوتر دا قلت من خواهي جورا لقيامة خلق دكات السيبش سابقون كباس من كرد خواسي بو عمال كردون كفل هر برزكان و هر باشكان بردزدينن أصحاب يمين أواني كنامي كردوا بدست راز وردقرنوا أوانش وان هر بختوركانن خواهي جورا بشي أوان دي نعمتو شاكان لقل دكا كرازي بنو إج داوكاريك يعني نميني بشي السهم طبعا بدبخت نقبتكانن كأوانن كيابي باورن يعني وتأقل إيمان دارج بن کردەوەکانیان بەشی ئەوەندەی نەکردووە نامەی کردەوەکانیان بەدەستی ڕاست وەربگرنەوە نامەی کردەوەکانیان بەدەستی چەپ وەرگرتوتەوە و شایانی چوونە جەهەنەمیش جا ئەوانەی دەچنە جەهەنەمێ بێگومان هەیانە بۆ هەتایە دەچێتەوەی کە بەبێ ئیمانی ڕۆی بێت و بە کافری ڕۆی بێ و هەشە تاوان و خراپەی زۆرن یا حەق و ناسی لەسەرە خاوێن نەبووتەوە دەچێتە جەهەنەمێ بەڵام بەشی کردەوەکانی خۆی بەشی تاوانەکانی خۆی دەسووتێ و دواتر خوای گەورە ئەگەر خاوێنی کردەوە و پاچی کردەوە دەیهێنێتە دەرێ. ئاەتی 41 دەفەرمێ و ئەصحاب الشیمال و هەروەها هاوڵانی دەستە چەپیش هاوڵانی دەستە چەپیش یعنی خەڵکانێکیش هەنە نامەی کردەوەکانیان بەدەستی چەپ وەردەگرنەوە بەڵام ما ئەصحاب الشیمال تۆ چوزانی ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەوانەی نامەی کردەوەکەیان بەدەستی چەپ وەردەگرنەوە چێن و هەروەها خوای گەورەش زۆرە سزا و عقوبەیەکی بۆ دیاری کردووە و ئەصحاب الشیمالی هاوڵانی دەستە چەپ ما ئەصحاب الشیمال تۆ چوزانی هاوڵانی دەستە چەپ چێن و هەروەها چ سزا و ئازار و ئەشکەنجەیەکیش چاوەڕێیان دەکەن. جاخوا دەفەرمێت فی سەموم و حەمیم یەکەم سزا خوا دەفەرمێت فی سەموم لەناو بایەکی ڕەشەبایەکی زۆر گەرمدان پاشان و حەمیم و هەروەها ئاوێکی زۆر لە کوڵیویش بەسەریاندا دەکرێت یا دەرخواردیان دەدرێت یا پێی دەسووتێندرێن لەناو دۆزەق فی سەمومین دەخرێنە ناو بایەکی زۆر گەرم کە تەمان لە ناو ئاگر سەرچاوە دەگرێت و دێتە دەرێ پاشان و حەمیم و هەروەها دەخرێنە ناو ئاوێکی هەرە گەرم و هەرە لە کوڵیویشەوە خوا پەناماندا پاشان دەفەرمێ وەڵدیلین می یەحموم و هەروەها دەخرێنە ژێر سێبەرێک بەڵام چ سێبەرێک می یەحموم کە لە دووکەڵی ڕەش دروست بووە ئەو دووکەڵە ڕەشە کە لە جەهەنەم بەرز دەبێتەوە دەبێتە سێبەر بەسەریانەوە بەڵام سێبەرێک بۆ ئیسراحەت نا سێبەرێک بۆ فێنک بوونەوە نا سێبەرێک بۆ ئەوە نا لە ژێریدا پشو بدەن بەڵکو ئەویش جۆرێکە لە عقوبە جۆرێکە لە سزا چونکە خوا دەفەرمێت لا باری نەفێنکاتی تێدایە سێبەرەکە چونکە گوڕ و گەرمای ئاگرە بەرز بۆتەوە بۆتە سێبەر و هەروەها وەلا کەریم و هیچ جوانی و ڕازاوی و ئیسراحەتێکیشی لە ژێردا دەست ناکرد. وەڵدیلین دەخرێنە ژێر سێبەرێک می یەحموم کە لە دووکەڵی ڕەش ئەو سێبەرە دروست بووە ظل سێبەر می یەحموم کە لە دووکەڵی ڕەش سێبەرەکە دروست بووە لا باریدین نەفێنکە ئەمە سێبەری دنیای ئینسان کە دەچێتە ژێری بۆ ئەوەی تۆزە گەرمای هەتا و ئەوەکەی لێ دوورکەوێتەوە ئەو فێنکایەتی تێدا نییە وەلا کەریم و هەروەها هیچ ئیسراحەت و جوانیەکیش لەناو ئەو سێبەرە و لە بن ئەو سێبەرەدا دەست ناکەوێت. تەواوە ئەوجا دەفەرمێ ئینەهوم بێگومان ئەوان هۆکارەکەی چییە بۆچی بەو شێوازە سزا دەدرێن ئینەهوم بێگومان ئەوان کانوو لە دنیادا قبل ذلك پێش ئەوەی ئەو سزایان بۆ بێت و بگەنە ئەو ڕۆژەی مترەفین لە خۆشی و
خۆشگوزەرانی دنیادا کاتیان بەڕێدەکرد بە ینی بەبێ گوێدانە قیامەت و دوا ڕۆژ. ئینەهم بێگومان ئەوان کانوا لە ڕابردوودا لە دنیادا قبل ذلك پێش ئەوەی تووشی ئەو سزا ببن مترفین، یعنی لە ناو نیعمەت و خۆشی و تێرکردنی حەز و ئارەزوەکانیاندا بوو. تەواو ئەوە یەک لە هۆکارەکان. ها ئینسان ئەگەر لە دنیادا لە ئارەزوەکانی دنیادا لە حەزەکانی دنیایدا ڕۆچوو و لەبەر حەزەکانی دنیا قیامەتی لەبیر نەما، دوا ڕۆژی لەبیر نەما، بێگومان هۆکارێکە لە هۆکارەکانی بەرەو دۆزەخ چوون و بەرەو جەهەنەم چوون. ئینەهم بێگومان ئەوان کانوا قبل ذلك لە ڕابردوودا قبل ذلك پێش ئەوەی تووشی ئەو سزایە و ئەو ڕۆژە ببن مترفین، یعنی لە ناو نیعمەت و یعنی منعیمین، لە ناو نیعمەت و خۆشیەکانی دنیادا کاتیان بەڕێدەکرد و ژیانیان دەکرد. ئەوە یەک. وەکانوا و هەروەها ئەوان لە دنیادا یوسڕون بەردەوام بوون، سوور بوون على الحنث العظیم لەسەر تاوانی گەورە. وەکانوا ئەوان یوسڕون بەردەوام بوون، سوور بوون على الحنث، حنث یعنی گوناه عظیمیش گەورە کە عولەما دەفەرموون دەگونجێ مەبەستی کوفر بێ، شیرک بێت یان کەبائیرەکان بێ، ها قەتڵ و زینا و دزی و ئەوە کە ئەگەر کەسێک ئەو تاوانانەی کرد بن و تۆبەی لێ نەکرد بن، بێگومان شایانی ئەوەیە بە دۆزەخ و بە جەهەنەم خوای گەورە کەسەکەی خاوێن کاتەوە و کەسەکەی پاک کاتەوە. وەکانوا یوسڕون ئەوان سوور بوون على الحنث العظیم لەسەر تاوانی گەورە. ئەوە سیفەتێکی دیکەیان. ئەوە دوو لە هۆکارەکانی چوونە جەهەنەم. وەکانوا و هەر ئەوان لە دنیادا یەقولونە دەیان گوت بەگاڵتەوە ئەئیدا میتنا ئایا ئەگەر ئێمە مردین وەکونا تورابا و هەروەها بووینەوە بە خۆڵ وعظاما بووینەوە بە ئێسقان ئەئینا لەمەبعوثون ئایا ئێمە جارێکی دیکە زیندوو دەکرێنەوە. گاڵتەیان بە قیامەت، گاڵتەیان بە زیندوو بوونەوە، گاڵتەیان بە ڕۆژی دوایی بە بەهەشت بە جەهەنەم دەهات. وەکانوا ئەوان لە دنیادا یەقولونە دەیان گوت ئەئیذا میتنا ئایا کاتێک کە ئێمە مردین وەکونا تورابا و بووینەوە بە خۆڵ وعظاما بووینەوە بە ئێسقان ئەئینا ئایا ئێمە لەمەبعوثون جارێکی دیکە زیندوو دەکرێنەوە. وازحە ئەو بەگاڵتەوەیان دەگوت، تەبەن نەک بۆ ئەوەی پرسیار بێ و لە ڕاستەکەی تێبگەن و لە حەقیقەتەکەی تێبگەن. ئەوجا خوا دەفەرمێت ئەوە هەر ئەوان دەڵێن ئەوە ئاباؤنا الأولون ئایا باب و باپیرانی پێش ئێمە زیندوو دەبنەوە. ئەوە ئاباؤنا الأولون ئایا باب و باپیرانی پێش ئێمەش زیندوو دەکرێنەوە. خوا زیندویان دەکاتەوە، ئەوانەی سەدان ساڵ هەزاران ساڵ پێش ئێمە مردوون و بوونەتەوە خۆڵ و شوێنەواریان نەماوە، پێتان وایە خوا ئەوانی زیندوو دەکاتەوە؟ پێیان وابوو ئەو شتە شتێکی مەحاڵە، شتێکی زەحمەتە، شتێکی قورسە. ئەوە ئاباؤنا الأولون ئایا باب و باپیرانی پێشووی ئێمەش، باب و باپیرانی سەرەتای ئێمەش بەو شێوازە زیندوو دەکرێنەوە دوای ئەو هەموو ساڵانە؟ قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم إن الأولين والآخرين بێگومان ئەوانەی سەرەتا و والآخرین ئەوانەی دوایی، ئەوانەی کۆتا، ئەوانەی سەرەتا هاتوونەتە سەر زەوی و لەگەڵ ئەوانەی کە کۆتا کەس لەسەر زەوی نامێنن هەموویان لە مەجموعونە بە دڵنیاییەوە کۆ دەکرێنەوە إلى ميقات يوم معلوم لە کات و ڕۆژێکی معلوم زاندراو و دیاریکراو لەلایەن خواوە. لای ئێمە زاندراو نییە، بەڵام لای خوا دیاریکراوە و زاندراوە کاتەکە و ڕۆژەکە. چرکەیەک لە کاتی خۆی دوا ناکەوێت و هەروەها پێشیش ناکەوێت. وازحە؟ قل إن الأولين والآخرين پێیان بڵێ بێگومان ئەوانەی ئەوەلینن، ئەوانەی سەرەتان، سەرەتا لە ئادەمەوە، والآخرین و ئەوانەی دواتر دێن هەتا دنیا دەمێنێ لە مەجموعونە بە دڵنیاییەوە کۆ دەکرێنەوە
إلى ميقات يوم معلوم لكاتيو ميقات يعني كاتجي دياري كراو وهروها لروجيكي معلوم زاندراو ديار لا يخوي جورا واضحة. ثم باشا خوي جورا بفيغمبر دفرمي بيان بلاي هو هيجو زندوبونو مسوغرا هر زندوبونو جنيا دواتر خرج دكرينوا كوش دكرينوا لكاتو روجيكي دياري كراو أو جاء ثم باشان إنكم بقمان إيوة أيها الضالون المكذبون أي أواني كالضال قمران سر شواون باشان المكذبون أواني كقيامة دواروج زندوبونو بدرو دزانن ثم باشان إنكم بقمان إيوة أيها الضالون أي أواني كقمران أواني سر شواون أو جار المكذبون أواني كبدرو دزانن بدرو دزانن قيامة زندوبون و دواروش پاداش سزا بهش جهنم ستان لێ دەکری ئەگە هەر زیندووبوونەوە کۆکردنەوەش بێ ئاساییە بەڵام هەرەوەندەشنێ بۆ ئەوەندە ڕزگارتان نابێت پاشان ئێوە ئەی ئەوانەی کە گومڕا و سەر لێ شێواون و ئەوانەی کە زیندووبوونەوە و دواڕۆژ بە درۆ دەزانن لە ئاکیلونە بە دڵنیاییەوە دەخۆن لە چی من شەجەرین لە دارێک لەبەری دارێک کە من زەقوم کە داری زەقومە ئەوەی کە بێ دەگوترێت زەق نەبوت ئەوەی کە لە سوورەتی صافات و لە سوورەتی دوخانشدا باسی دەکا لە سوورەتی یەکەم کە باسی دەکا دەفەرمێت ئینەها شەجەرەة تەخڕوج فی ئەصل الجەحیم درەختێکە لە ناوەڕاستی جەهەنەمێ دەڕوێ طلعها كأنه رؤوس الشياطين بركي وكو السلك شيطان كان يعني بركي ناشريني هي أو جار لصورة الدخان شرباسي دكا كلوي جهنم يكان كاتك كبرسيان دبي ديخون خواردنك بلام توزقنا فان بربا بسكيان بربا وريان أو خواردنا أو برا تفتو طالو تيجا كبو أزيدان ونراحات كردنا بلام هنده برسي بون بەناچاری طبعا دەیخۆن ئەو جار دواتر ئاوی بەسەردا دەکەن ئاوی لە کوڵی و پێشتر پێستیان سزا درراوە بەس ئەو جارە ناو سکیشیان کە ئاوەکەیان بەسەردا خواردەوە ها لە سوورەتی دوخاندا دەفەرمێ یەغلی کە غەلگی الحەمیم دەکوڵێ هەروەکو چۆن قاپلەمە کە گەنمە جۆیە تێی دەکەی لە ناویدا هەڵدەپەڕێ بە هەمان شێوە طبعا ئەو خواردنە لە ناو سکی کەسە کافرەکەیدا هەڵدەپەڵێت و قەڵپان دەدا جا پێشتر ئەگەر جەستەیان سزا درابێ ئەو جارەی دیوی ناوەوەی جەستەشیان لێ دەبێت بە ئاگر و لێ دەبێتە سزا جا دەفەرمێت لە ئاکیلونە بە دڵنیاییەوە ئێوە دەخۆن من شەجەرین من زەقوم لە بەری داری زەقوم تەواو چەندی دەخۆن فەمالیئونە پڕ دەکەن منها لە خواردنی ئەو بەرە ئەو خواردنە ئەلبوتون سکتان ئەوە نیە تۆزێکی بخۆن هێندەی دەخۆن لە بەرەوەی خوای گەورە بە شێوازێک برسیان دەکا ئینسان کە برسی بوو لێج ناپرسی فەمالیئونە پڕی دەکەن منها لەو لەبەری ئەو دارە ئەلبوتون سکیان وازحە طبعا کە سکیان پڕ کرد ئینسان کە خواردنی تاڵ و تفت و سوێر و گەرمی خوارچی دەدێ ئەجار تینووی دەبێ وایە ئەجار داوای ئاو دەکەن یەکەم جار داوای خواردنیان دەکرد و خوای گەورە فریایان دەکەوێت و جوابیان دەداتەوە بۆ خواردنە سکیان پڕ دەکا فەمالیئونە پڕ دەکەن منها لەبەری ئەو دارە ئەلبوتون سکیان تەواو ئەوجا فەشاربوونە دەخۆنەوە عەلەیهی بەسەریدا من الحەمیم ئاوی لە کوڵی جەهەنەم ئاوی لە کوڵی و جا کە ئاوە لە کوڵیوەکە لە بەسەریاندا خواردەوە لێرە نا لە سوورەتی دوخان دەفەرمێ ڕەک لە ناو سکیاندا دەکوڵێ وەکو چۆن مزی تواوە لە ناو قاپلەمەیدا دەکوڵێ و قەڵپان دەدا ئەو خۆراکە زەقومەش ئەو بەری زەقومەش لە ناو سکیاندا ئاوە قەڵپان دەدا و دەکوڵ فەشاربوونە دەخۆنەوە عەلەیهی بەسەریدا من الحەمیم ئاوی لە کوڵی و چەندەی دەخۆنەوە ئایا قومێکی دەخۆنەوە و لێی دوور دەکەونەوە بێگومان نا فەشاربوونە دەخۆنەوە
شرب الهیم وەکو وشتری تینو. شرب الهیم هیم ئەو وشترانە دەڵێن تووشی نەخۆشیەکی دەبن کە دەمیان بە ئاوێوەنا دەمی لێ ناکەنەوە هەتا ورگیان دەئاوسێ جاری وایە ورگیان دەتەقێ ئێستا هەست بە ئەوەی ناکەن بە تێر ئاوبوونێ ناکەن. ئەو کەسانە هاوشێوەی ئەو وشترا وشتر تەبیعەتی هەروایە کە دەمی بە ئاوێوەنا دەمی لێ ناکاتەوە بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ وەکو وشتری ئاوی مەخۆنەوە خواردەوە چونکە ئەگەر پیسیش بێ خراپیش بێ ئاوەکە کە دەمت پێوەنا دەمی لێ نەکەیەوە هەست بە پیسیەکەی ناکەی. جا ئەوان تەمان وەکو سزا خوای گەورە پێیان دەخواتەوە وەتینوایەتەکەشیان لە حەد و سنوور دەرچووە بۆیە هەرچێک بە هەر دەیخۆنەوە چۆنیش دەیخۆنەوە فەشاریبوونە جا ئاوەکە گەرم و لە کوڵی و بێ و بە ئاگری جەهەنەمێ کوڵێندرا بێت و گەرم کرابێ دەبێ چەند گەرم بێ ئەوجار فەشاریبوونە دەخۆنەوە شرب الهیم وەکو خواردنەوەی وشتری تینو. واضحە؟ هذا ئەوجار خوای گەورە دەفەرمێ ئەوە نزولهم پێشوازی لێکردنیانە یەومە الدین لە ڕۆژی پاداشتی سزا. نزول ئەو جێگایەکە بۆ میوانی حازر دەکرێت کە دەچێ میوانی یەکەم شت کە دەدرێتێ چییە؟ طبعاً ئاوە و لە جێگایەک عادەتەن لە شوێنە گشتی و تایبەتیەکان و لە ماڵەکانیشدا زۆر ماڵ شوێنی تایبەتیان بۆ میوان و پێشوازی میوانی هەیە بەڵام خوای گەورە ئەو وەکو ئەوە نەوعێک لە تەعزیب و سزای دەرونی بە نزول ناوی بردووە دەنا لە ئەسڵدا ئەوە سزایە. واضحە؟ دەنا نزول و پێشوازی عادەتەن بۆشتی خۆشە بەڵام خوای گەورە وەکو سەرزەنشکردن و تەعزیبدانێکی جەستەیی دەڵێ ئەوە سیافەت و وەکدەڵی میوانداریەکەتانە ئێستا سزاکەی کەتان ماوە عقوبەیکەتان ماوە ئەوە هەر پێشەچەکەیەتی. هذا ئەوە نزولهم پێشوازی لێکردنیانە یەومە الدین لە ڕۆژی پاداشت و سزا. واضحە؟ خوا پەناماندا. ئەوجار خوا دەفەرمێت کۆمەڵێک بەڵگە دێنێتەوە لەسەر دەسەڵاتی خوا بۆ زیندووکردنەوەی ئینسان بتپەرستەکانی مەکە کە بەگاڵتە پرسیاریان دەکرد و ئیشکالیشیان هەبوو بە حەقیقی هێندێکیان کە لێت دەپرسین چێ دروستی کردوون خوا چێ ئاسمان و زەوی دروستی کردوون خوا ئەی چێ زیندوو دات نەکاتەوە دەیانگوت کە بووینەوە ئێسقان و ڕزین و چەندان ساڵ بەسەرماندا تێپەڕی کەس ناتوانێت زیندومان کاتەوە. خوای گەورە هەندێک بەڵگەی عەقڵی و بەرجەستە بەرچاویان بۆ باز دەکا بۆی پێیان بڵێ ئەگەر کەسێک باوەڕی بەوانە هەبێ منطیق نییە ئینکاری زیندووبوونەوەی بکە. خوایەک بتوانێت ئەوانە بکە لە پێش چاوی تۆ کە ڕۆژانە دەیبینی و نکوڵیشی لێ ناکەی دەزانی ئیشی خواشە منطیق نییە ئینکاری زیندووبوونەوەی بکەی. جا خوا دەفەرمێ نەحن خەلەقناکم ئێوەمان دروست کردووە لە نەبوونەوە. کەس ئینکاری دەکا لەوەی؟ بێگومان نا. خوا دەفەرمێ فەلەولا توصەدیقون خۆزیە باوەڕشتان بە زیندووبوونەوەی دەهێنا مادامەوەی دەزانن چۆن باوەڕت بۆی هەیە خۆزیە باوەڕشت بۆی دەبوو کە خوا دەتوانێت زیندووشت کاتەوە. نەحن خەلەقناکم ئێوەمان دروست کردووە ئەی ئینسانەکان لە نەبوونەوە فەلەولا خۆزیە توصەدیقون باوەڕشتان دەهێنا بە زیندووکردنەوە. لە چەند شوێنی دیکەی قورئانەدا کە باسی زیندووبوونەوەی دەکا یەک لە بەڵگەکان ئەوەیە کە دەفەرمێ ئەو کەسەی کە یەکەم جار دروستی کردوون وایە یەکەم جار دروستی کردووی لە نەبوونەوە دەتوانێت جارێکی دیکە سەر لە نوێ ڕوحت بەبەرداکاتەوە و دروستت کاتەوە لە نەبوونەوە هێنابیە بوون ئێستا کای دوای فترەیەک دیار نەمان بتهێنێتەوە جارێکی دیکە بۆ خوای گەورە زۆر زۆر ئاسانە هەرچەندە هیچیان لەکەن خوای زەحمەت نین بەڵام بۆ عەقڵی ئینسانی منطیق نایگرێ پێ دوا بێخوا خەڵقی کردووی لە نەبوونەوە بەڵام دووبارە ناتوانێت زیندووت کاتەوە. نەحن خەلەقناکم ئێوەمان دروست کردووە فەلەولا توصەدیقون خۆزیە ئێوەش باوەڕتان بە زیندووبوونەوەی دەهێنن. ئەوجا بەڵگەیەکی دیکە خوا دەفەرمێ ئەفەڕەئەیتم پێیان بڵێ هەواڵم پێ بدەن ما تمنون ئەو ئاوەی دەیڕژێنە ناو ڕەحەمی ئافرەتانەوە ئەو ئاوەی کە دەڕژێتە ناو ڕەحەمی ئافرەتەوە. خوا دەفەرمێ ئەئەنتم ئایا ئێوە تەخلوقونەه
تخلقونه يعني لو لوبا آوا مروفكا من دالك دروز دكن أم نحن الخالقون يا إما دروستي دكي برسيارة طبعا تبي جوابت بيبه ويا أجر بلي بو خومم ويا دي بتابتي لسردمي في غنبر دا همو صلى الله عليه وسلم أو بتفرستانا هنديان حزليبو كوريان ببن هر يكيان پنجا كوري بو خوي دروز دكر أجر بدس خويان با ويا هەبوو دە 15 ژنی دێدان بەس بۆی کوڕی زۆر بن چەندان کەسیان هەبوو چەندان ژنی هەبوو منداڵێکیشی نەبوو وایە خۆ ئەگەر دەسەڵاتی ئینسانی بێ وایە یان ئەو منداڵەی دەبوو ئەگەر دەسەڵاتی خۆت بێ بەو شێوازە دروستی دەکەی کە خۆت دەتەوێت وایە چەند کەسن ژن و پیاویشن ئاوەکەش دەڕژێ تۆکەش دەچێ هەموو ئەسبابەکان هەنە بەڵام خوا قەراری لەسەر نەداوە خوا بڕیاری لەسەر نەداوە وایە ئەو جار کە دروستی دەکەی چێ پرسی پێکراوە ئی خۆتی منداڵەکەت شکڵەکەی شێوازەکەی ڕەنگەکەی تەبیعەتەکەی چۆن بێگومان کەس ئەفەڕەئەیتم هەواڵم پێ بدەن ما تمنون لەو ئاوەی کە دەیڕژێنن کە هەڵی دەدەن ناو کە بێگومان تەوان لە ناو ئاوەکەش دەها جاری کە باسمان کردووە یەک هەر نوتفەیەک تەوان بە مەلاین زیندەوەری تێدایە کە دەگونجێ هەر یەکیان ببێتە بەشەرێک بەڵام خوا لەو هەمووانە یەک دانەی هێندە بچووک هەڵدەبژێرێ کە بەچاو نابیندرێ بە میکرۆسکۆپ ئەگەر هەزار ئەوەندەی خۆی دەڵێن گەورە بکرێ ئەو جار ئینسان چاو دەزانێ تاخوا هەیە یان نییە لە شتێکی ئەوەندە بچووک خوا دروستی کردووی یخوا توانی بێتی لەو شتە بچووکە دروستت کە پێشەکیش پێشتریش نەبووی وایە بەو هەموو تایبەتمەندیانەش دروستی کردووی کە هەموو تایبەتمەندیەکان لەو نوتفە و لەو هێلکەدانەی داهەنەکە لەگەڵ ئیافرەتەکەی بەریەک دەکەون و تێکەڵ دەبن خوای گەورە گەشیان پێ دەکات و گەورەیان دەکات خوایەک ئەوەی پێ بکرێ منطیق نییە تەوان هیچ عەقڵێک نایگرێ ئینسان ئەوەی بزانێت و ئینکاری زیندووبوونەوەش بکە ئەفەڕەئەیتم هەواڵم پێ بدەن خوا دەفەرمێت ما تمنون لەو ئاوەی کە ئێوە دایدەنێن یا دەیڕژێنە ناو ڕەحەمی ئافرەتانەوە ئەئەنتم ئایا ئێوە تەخلوقونەه لەو ئاوە مرۆڤ دروست دەکەن ئەم نەحن الخالقون یا ئێمەین کە دروستی دەکەین وازەحە بێگومان تا ئینسان دەبێ ئەگەر باسی ئیمانی بە زیندووبوونەوەی نەبێت و ناقەشەی زیندووبوونەوەی بکات دەبێ وەڵامی ئەوە بداتە وازەحە ئەگەر گوتی بۆ خۆمم تەوان دەبێت بڵێ فەرمووەرە خۆت تاقیکە وایە ئەگەر گوتی فلان کەسێ و فلان شەخصەیە بێگومان ئینسان دەبێت بەڵگەی پێبێ ئەگەر گوتی خوایە و تەوان ناچاری شەوا بڵێ خوایە ئەوەی کردبێ ئاسان دەتوانێت زیندوو شتکاتەوە جا خوا دەفەرمێ نەحن ئێمە قەدەرنا بەینەکم المەوت قەدەرنا یعنی دیاریمان کردووە لە نێوانتاندا مردن قەدەرنا یعنی ئەندازەگیریمان کردووە مەبەستیەوەی کات و شوێن و وەقتی مردنی هەر یەکێکتانمان داناوە ئەو جار وما نحن بمەسبوقینە ئێمە بێدەسەڵات و بێتواناش نین ئاەتەکەی دیکە معناکەی تەواو دەکە حاڵێ ئەو بۆ ئاەتەکەی دواترە نحن قەدەرنا ئێمە دیاریمان کردووە بەینەکم لە نێوانتاندا ئەلمەوتە مردن ئەو بڕگەی یەکەم وما نحن وإما بمسبوقين أو ما نفي أو بخبر ما يود بيت التوكيد يعني بهيج شيء إما بيت وانا وبيت صلاة نين لتي على أن نبدل لسر أوي كبقورين إيوة بتي فأمثالكم بهاو شيء إيوة يعني تي يعني إيوة لنا وببين كسانة دي كبين السرزوي كهاو شيء إيوة بن زور آسان أو بان بيدكري ئەو جار وەنونشئەکم وەدەتوانین ئێوەش دروستکەینەوە ئێمە بێتوانا و بێدەسەڵاتیش نین لەوەی کە ئێوە دروستکەینەوە فیما لا تعلمون لە شێوە و شکلێکدا کە ئێوە نایزانن وازەحە خوا هەم دەتوانێ هەموو ئەوانەی کە ئێستا هەنە لە ناویان بە جێگرەوەی ئێمە بێنێ هیچی تێناچێ بۆ خوای و هەروەها دەتوانێ ئێمەش کە دوای ئەوەی مردین لە شێوە و شکڵێکی دیکەداها کە تەبەن حەجم و شکلی ئینسانەکان لە قیامەتێ بە شێوەی ئادەم بە گەورەتر و وەقەبەبارەی بەرزتر دروست دەکرێنەوە کە ئێمە ئێستا نایزانین شکڵەکەی چۆنە خوای گەورە توانای هەیە ئاوا زیندومان کات
نحن قدرنا بينكم الموت إما دياري ما نكردوا لنوان تاندا مردن وما نحن بمسبوقين إما بيتوانا وبيد صلاة نين على أن نبدل كبقورين إيوة بتي بأمثالكم بهاو شيوي إيوة وننشئكم يعني وبيتواناش نين كإيوة دروس كينوا فيما لا شيويك كلا تعلمون كإيوة نايزان واضحة أو جار هربو إنسان برواب سوين دخوا ولقد سوين بخوا ببيقو ماني علمتم إيوة زانيتان أي إنسان كان أي بباورة كان أوانيك إيمانتان بزندبو نوينيا النشأة الأولى هي كم زاد سون دروس بون همتان دزانا هي كم زاد سون دروس بون وايا فلولا تذكرون خوزيا بيرشتان ذكر دوا لويكا أو كسيكي كم زاد دروستي كردون لنبونو دتواني جاري چي ديكا زندتان كاتا واضحة ولقد علمتم سوين بخواو ببيقو ماني إيوة زانيتان النشأة الأولى نشأة يعني دروس بوني يكم جارتان فلولا خوزيا تذكرون يعني بيرشتان ذكر دولا لزندو بونوتا بيرشتان ذكر دو توزك أو يبتواني يكم جار لنبونو بتهيني تبون شون ذكره دواتر نتواني جاري شيء زندو كاتا وأجر يكتوز إنسان بيركرنوي هبه بيقومان دقاتا يقين لوي كخوايك كدرستي كردبي أصلا زندو كرنوا وبرسيار دانان لسرد صلاة إخوة معناه كنابه أو بلغة يشيدك لوي كإنسان قناعتك كخوا دتواني إنسان زندو كاتا ولو بلغانيك روجانا لبرشاوي إيما الدكري بوخو من ديكين يا خلق ديكا وهذا فرمي أفرأيتم دي هوالم بيبدا أقر بلي أقام نطفكا كدكويتا ناو رحم شاوم لينيو نايبين مو دي ورشتيشي ديكا شتيشي برشاوتر أفرأيتم هوالم بيبدا ما تحرثون أو شتيك إيوا ديروينن يعني أو طوانيك بزوي دادا كان ديخانا بن عرزي ديخانا بن زوي تويشي رقي وشك ويا تويشي رق وشك أفرأيتم هوالم بيبدا ما تحرثون لو توي كإيوا هالي دادنا بنقلو ديتينن واضحة ديتينن يعني هروا كذا المانيا ديتيني ديرويني أأنتم إيوا تزرعونه أتو كيف ذلك ويا والله كتو كتبيكر أنتم تزرعونه إيوا شيني دكنوا جاكي سوز دكنوا جاري شدي كلا زوي ديهن ودري أم نحن الزارعون يا إما ديهن ودري أقر بدستي إنساني به و هدن كتوي كي بيبكا دطلان هالدا قريتا ولا برانبري دا حزي ليه قد ناب زرري بكا و يك دارك أو رتو كيف خبر عن زيكة خوشة بياني بري دابيتو بركة ديكر بيتوا و بلام هر أو دنك جنما دنك توا دنك وشكيا كجا ورا مثلا تيبن منور دقري مثلا خرماء كيبن منور دقري دنك رقكي خبن عرس ورا بيني شي ديك برو تماشايكا شي بوتو لقلقي بوتو وقلها دبيتو وقل أو جان لقلكي وجاري شي ديك تسكري دكاتو أو قوة هيزو بالاي بودرز دبيت وأو برت هايبت هيدات لو قليدي تدرب بي أوي إنسان تنها سببها توقت بيكر دوا ويا لو أنا أعود دابي دواتر دا صلاتي تو تنها تاورواني كردنا تنها شتماشا كردنا جنم هروايا هروا كيشي ديكتو مثلا تريك بولو كي بين دري يقدن كرقي كي بخبن عرزي ولو دن كرقي لبيش شاويتو دوای دوسێ ساڵی بەتاها ئەو مێوزوو پێ دەکا بۆتە مەی بڕا دەبێتە مێوێکی گەورە دنیایەکیدا دەپۆشێ و دنیایەک بەر و بەرهەمی هەیە لەو عەرزە لەو گڵە خوایەک ئەوەی توانی بێتی و ئەوەی بتوانێ ها دروستبوونەوەچی یعنی ئەفەڕەئەیتم هەواڵم پێ بدەن ما تحرثون لەو تۆی کە ئێوە دەیڕوێنن دەیخەنە بنگڵ ئەنتم تەزرعونه ئێوە شینی دەکەنەوە سەوزی دەکەنەوە أم نحن الزارعون يا إما الشين وسوزي دكين
جاخوا لفرمي لو نشاء وأجر حزمان لبي ها كتوكت فكر لو نشاء وأجر حزمان لبيت حطاما طبعا ديكينا بوشو بلاش يعني السوزج به ويضل هيج برهمي نابتو دواتر وشك دبيتو فضلتم ايوه واتان لدي بس تان بودا منتو تفكرون خفتي لب سنجار بوها كابرا قلمي كردوا توي بيدا كردوا وقت خوي زور بو ماندو كردوا هاتو تدرج بلان يا اگرك سوتان دويتي يان ترزيق ليداوا يان وشك ساليك دروز بوا يان جاري وا هیچ کامش لوانا نبون بلان برهمي هر نبويا شتيشي زور كمي هبوا واضحة نحن لو نشاء أجر حزمان لبيت لجعلناه ديجير أو زراعة كشتو كاليك توكت خستوتا بن عرزي بحطام ببوشو بلاش فولتم ايوه واتان لدي تفكهون يعني بس خفتي لبخون ها بس ها خالك او يدل باكو ها وي سم لي بسرات بس يعني قصب كيو قصكشت خفت دربريندي واضحة او زريادة بيبليسي إنا لمغرمون بيقومان ايما زرر مانكت جاري واحد زرر دكي واحد زرر دكي يعني بنتوكش ومصرفكش دزناك بتوا او زرر واحد جاري واشي بل نا عندك جاري ضلي نحن محرومون ايما بيباش بوين يعني قازان زمان نكد تنها بنتو كمان جاري واحد ضلي دسكوتو هيسي دي كمان لي دزنكوت واضحة إنا لمغرمون ضلين بيقومان ايما ها توشي زرر بوين واضحة يان ضلين نحن محرومون ايما وقضلي ها هيسمان لي دزنكوتو تنها أقصيت بذكره إذا صلاتي شدي كدني تا أوزر محروم يعني ببشبه مغرم يعني زرر منبوت محروم يعني ببشبه ها لو نشاء لجعلناه حطاما ديكين بوشو بلاش فضلتم إيواتان لدي تفكون بس خفتي بكون خفتكش بس دردبرن يعني دالين إنا لمغرمون بكمان إما زرر مانكر وبل يان نحن دالنتي نحن إما بيبجبوين لا برهمكي ولا قازانزك وها جاري وهي زررش دكي طبعا بنتو كش دزناك توا جاري واشه شتيك دز دكيتو بلان هر بشي مصرفك هيڅ قازانزك نكر طبعا كسش وغير با بيشتر معلومات باب صلاتي با غزاني با زرر دكا ديكر زاني با هر وقت خوي بنتو كي دز دكيتو ديكر او هو ما دبون زحمته بيغمنا نمونو بلغيشي ديك خواله فرمي أفرأيت حوالم بيبدن الماء الذي تشربون سبارد بو آوي كده يخويو اگر اوشد نديو او آوي دي يخويو لچوير عليه تون دروز دبي چه دروسي دكا ها أفرأيتم حوالم بيبدن الماء الذي تشربون او آوي كده يخويو ولا او آوي لسر زوي هي براور ديك لقل دروزبون يا دروزبونوي إنسان کانیاوێکی تەماشاکە وەتێ دنیا هەیە ئاوی لێ دێتە دەرێ وایە بەردێکە ڕووبارێکە ئاوێک دێتە دەرێ وەتێ دنیا هەیە دێ بەبێ ئەوەی کەمکا بەبێ ئەوەی ببڕێ بەبێ ئەوەی کەسێک هەبێ لە دەستە دیارەکان کە ئێمە دەیبینین ئاوەکەی تێکات و بەردەوام بۆی بێنێتەوە وایە جا لەویش ئەسڵی ئاوەکە چۆن دروست دەبێت ئەفەڕەئەیتم هەواڵم پێ بدەن الماء الذي بو آوي كتشربونه ديخونه قال فرمي أأنتم أيوا أنزلتموه ناردو تان أخواري من المزن لهوركان مزن يعني هوري بشراو وان أو لشوي دروز دبي لهوركان سرچاوي أو هوركان أو هورانش سيري سروي هوركان كهيتي ليني وها أو هور نزيك للزوي طبعا ها هاد أو آوي كالسر زوي هي طبعا هذا بيت هالمو ئاسمان لەو بۆشاییەی دەبێتە هەور و هەورەکان دەگەن بە یەکتر و کەڵەکە دەبن خۆی گەورە ئەو هەموو قەترە بارانانە دادەبارێنێت و ئەگەر هێز و تەوان دەسەڵاتی بێسنووری خی پەروەردگار نەبێت وایە لە نەتیجەدا چۆن ئەو هەموو ئاوا جارێکی دیکە لە زەوی دێتەوە دەرێ ئەو هەموو کانیا و بیر و ڕووبار و دەریاچالەی کانە ئەها کە بەردەوام خی گەورە لەو بۆشاییەی ئاوەکەی دروست دەکات ئەئەنتم ئایا ئێوە أنزلتموه
نارتانە خوارێ ئەو ئاوە من المزنی لە هەورە گوشراوەکان ئەم نحن المنزلون یا ئێمە دەیهێنینە خوارێ. طبعا هەر کەسێک ئیمانی بە زیندووبوونەوەی نەبێ ئەو پرسیارەی دەبێت لێ بکەی و دەبێت جوابیشت داتەوە. وایە ئەگەر دەڵێ من دەی فەرموو لە پێشچای من یەک ئەو کاتەی حەزر لێیە نەک ڕۆژێکی یەک قەترە ئاوی لەو هەوای دروست تۆ نا هەر کەسێکی دیکەی تۆ بەدەسەڵاتداری دەزانی بە بەهێزی دەزانی وایە ئەو ماوانە پیاک ئەوەی کردبوو گەنم دیوپار ئەومان بۆ تەرتیب کردو على سازا ئەو شتانەی کە شتی بە بیرشتی بەڵام ئاو پڕژێن و شتکردن لەگەڵ ئەو بارانەی کە ئەو ساڵ خوا باراندوێتی هات باسی 7-8 ملیۆن شتی ئەوەی زەرری دەکرد کە بە حسابی خوان هەو قوتێکیان بەکارهێناوە قەرەبووی ئەوەکەی بکەنەوە. ئەو ساڵ دەیوت خوا تاویزی ئەوە کەشی بۆ کردوینەوە بەبێ ئەوەی کابرا هیچی ئەو تەقسیماتی کە خوا دێکا خۆنجا ئەتۆ ئەگەر ئەوەشی کە مەس بخوا ئاوەکەشی داویە وایە وەسائلەکانیشی داویە ناتوانانی وات تەقسیم و دابەشی کەەوە بیبارێنیەوە بەسەریدا بە کەڵقی بێ وایە ئەوەی کە لە نەبوونەوە بۆی هێنایە بوون ئەو جارەی بە شێوازێکیش بۆت دادەبارێنێ لە کاتێکیش بۆت دادەبارێنێ هیچ هێزێک ناتوانێت بەو شێوە بۆت کاوە دەبێت خوایەک بێ چۆن دەبێت ئینسان گومانی لە هێزەکەی لە دەسەڵاتەکەی لە توانایەکەی هەبێ. ئەنتم ئەنزەلتموه من المزن ئێوە داتان باراندە خوارێ ئەو ئاوە لە هەورەکان ئەم نحن المنزلون یا ئێمە دامان باراندە خوار. کۆتا ئاەت خوا دەفەرمێ لەو نەشاء و ئەگەر حەزمان لێبا جعلناه دەیجێڕین ئەو ئاوەی بە ئوجاج ئاوێکی تفت و تاڵ وایە لە زیاتی ئەوەی ئاوێکی شیرن بێ وایە خۆ هەر دەسەڵاتی خوا دەریا تاڵ و سوێرەکانیش خوا دروستی کردووە ئەو بارانەی کە دەبارێ ئەگەر لە زیاتی ئەوەی شیرن بایە و تاڵ بە وایە سوێر بە تفت بە لە زراعەت دە زیاتی ئەوەی پێی گەشە بکە هەمووی پێدەسووتە وایە سەرچاوی ئاوەکان لە زیاتی ئەوەی پێی بژێنەوە هەمووی تەمەن وشک دەبوون بۆی خوا دەفەرمێت لەو نەشاء و ئەگەر حەزمان لێبێ جعلناه ئوجاجا دەیجێڕین بە ئاوێکی تاڵ و تفت سوێر فەلەولا خوا دەفەرمێت خۆزیە تەشکوڕون سوپاسگوزاری خواتان دەکرد لەسەر ئەو نیعمەتانە لە زیاتی بێباوەڕ وازەحە بۆی ئینسان کە ئاوی دەخواتەوە سنەتە بڵێزی بتاوت كذا. الحمد لله الذي سقانا عذبا فراتا برحمته ولم يجعله ملحا أجاجا بذنوبنا. هذا فالمسباز بأو خواهي كتير آوي كردين بآوي شيرين وبتام برحمته خوي وكني كردو بآوي تفت وطالو سوير بهوي ونها كان خو معنا وجا حديثي شي لسرد فرنهر كسي أو دعاي بخواني وهي شكر نعمتكي كردوا واي قورا لقناها شي خوش دبي دقر دواي أو خوار نوي طبعا لا يكمي سنة بلي الحمد لله لا يكمي جاء قال الحمد لله الذي سقانا عذبا فراتا برحمته ولم يجعله ملحا أجاجا بذنوبنا يقبان شكرانا بجريكا تواوترة چونك إنسان هتا تينوي نبي وهتا بآو نبي قدري آوي نازاني يك پرداخي أو كاتي خوي أويك هارون الرشيدة أويدا كان دلين حكيمي بانك دكا دل ئامۆژگاریم کە دواتر پەرداخێک ئاوی دێنێ بەرم دەڵێ خۆ ئەگەر ئەو ئاوت لێ وەرگێتەوە بنمونە بە چەندی دەیکڕی دەڵێ هەموو سامانی خۆم دەدەم بەس بۆ یەک پەرداخ ئاوم دەستکەوێت ئەگەر خواردتەوە ئاوەکە و نەهاتە دەرێ ئەو کاتێکی ئەوەی تووشی ئەو کورچی لە و هەندێک میسڵدان و شتی بوو بێ دەزانێت دەڵێ هەموو سامانەکەی خۆم دەدەم جا ینی پێشترەوە لە ئامۆژگاری چ دەوێ بابت دەمێ دەڵێ هیچم ناوێت دەسەڵاتی تۆ هەموو دەسەڵاتی تۆ قیمەتی پەرداخێک ئاوێ نییە ینی پەرداخێک ئاو کە خوا پێیداوە کە ئامادەی بیدەی بەس ئەگەر نەدوێ و ئەگەر هات چوش خواردتەوە بۆی دەری دەیەوە دەسەڵاتەکەی تۆ هەر بەشتی ئەوەندەی بێ جیشم پێی نییە. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه